بەڕێزان بەردەوامین باز لەم شەپۆلە بارانباری ناکەین کە ڕووی لە ناوچەکە و هەرێمی کوردستانیش کردووە. ئەم شەپۆلە تاکی بەردەوامە بێت لەکوێوە هاتووە، ئەم ساڵێکی چۆن دەبێت بە پێی پێشبینیەکان تا ڕوو بارانایی سەختە بێ. ئەوە پاییزەکەیمان بەوشکی بەڕێ کرد، ئیتر چاومان لە کودەڵێ ڕەحمەتی خوا و زستان و بەهارەکەیەتی تە ڕوو باراناوی بێ. گفتوگوین پرس و باسوبابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر هەوڕێ یاسین پسپۆری جوگرافیا. دکتۆر سڵاو لێبێ. بەخێراتی سەرچاو. دکتۆر باجارێ باسێکی ئەم شەپۆلە بکەین کە هاتووە. ئەم شەپۆلە لەکوێوە هاتووە، کەی دەست پێیەکە، کەی تەواوە بێ؟ ئێمە هەموو ئەو شەپۆلانەی کە بەرەو ڕۆژهەڵاتی ناوەڕاستیان لە زەریای ئەتڵەسیەوە یەت بە باشووری ئەوروپایە یەتە تێکەڵە بێ لەگەڵ دەریای ناوەڕاست. ئەمە دوو نزمە پاڵەپەستۆیە، نزمە پاڵەپەستۆیەکیان لە با بڵێن بەسەر ئەوروپایە، ئەویتریان لە باکووری ئەفریقا و دەریای سوورەوەیەت. ئاراستەی ئەم پاڵەپەستۆیە شەی دەریای ناوەڕاست لەگەڵ خۆیان ئەهێنێ بەرەو ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی بۆ ئەم مەنتیقانەی ئێمە. اینجا ئەمە لەگەڵ خۆیان ڕێژەیەکی زۆر شەی پێەیە هەموو جارێک، بەڵام جاری وایە شێکان بەهۆی کەمی ئەستوری ئەو نزمە پاڵەپەستۆیە ئێمە دایمەڵێن هەو پاڵەپەستۆیی کێت سێ فاکتەر وای لێەکە جۆری بارانەکەی دیارریەکە. یەکەم مودەکەی واتە چەند ڕۆژە، هەفتەیەکە، سێ ڕۆژە، یەک ڕۆژە. دووهەم ئەستوری نزمە پاڵەپەستۆکە، تا ئەستورتر بێ معنای شێ و هەڵمی ئاوێکی زۆری پێەیە. سێهەم بڕی ئەو وەزنی ئەو شەیە کە هەڵی گرتو ئایا لە چینەکانی سەرەوە یا لە چینە نزمەکانە کە زووتر بارانبارینە. ئێسەوەی ڕووی کردوتە لای ئێمە چۆنە؟ ئەمە ئێمە بە پێی ئەم پێشبینیەکان بە دڵنیاییەوە بە بەراورد بە کاتەکەی باشە یا بڵێن مامناوەندە، بەڵام بە بەراورد بۆی کە ئێمە سێمانی پاییزمان بەڕێ کرد و هیچ نەبوو یا یەک بارانباری، بە دڵنیاییەوە باشە. یەکەم لە بەرەوەی دووسێ ڕۆژە و نزمە پاڵەپەستۆکە ڕێژەیەکی شەی زۆری لەگەڵ خۆی هەڵگرتووە، بۆیە بەم حاڵەتە ئەستوریەکەشی زۆرە. جگە لە ئەستوریەکەی پانیەکەی ئێمە تیرەی ئەو هینا تا تیرەکەی زۆرتر بێواتە هەموو کوردستان ئەگرێت. بەڵێ ئەوەی کە کوردەواری پێڵێ سەراپاگیرە، ئەمە سەراپاگیرە، بۆیە ئەمە پێم وایە وەکو هەنگاوی یەکەمی زستان زۆر باش. باشە، ینی لەکێوە بزەبەت دەست پێەکە کاریگەریەکان ئێستا دەرکەوتون هەورە بەجارێک خۆی ئێمە دایمە کاریگەریەکان لە کەنارەکانی دەریای ناوەڕاست لە لوبناان و فڵەستین و ئیسرائیل و تایەتە سووریا لیۆ دەست پێەکە ئێستا گەیشتۆتە ئەو مەنتیقانە بەپێی ئەو پێشبینیانە مەسەلەن بۆ سلێمان تاڵەن زووتری ژەگاتە دووهۆک و ئەوانە تا نزیکتر بێ زووتر پێگە لە دەوری 11 شەو بۆ 12 ترگاتە سەر سلێمانی و بەرەو لە 11 شەوی ئەم شەو. بەڵێ باشە، هیچی پێمێنێ بەلای خۆمان دکتۆر. خۆی بە حەقەت ئێمە یەک شت هەیە، ئەویژەوەیە ئێمە هەر فاکتەری نزمە پاڵەپەستۆکەنی ئێمە فاکتەری بەرجی و نزمیەکەش زۆر گرنگە. یعنی ئەگە تۆ دیقەت بێ دیمەشق زۆر نزیکترە لە دەریای ناوەڕاستەوە، بەڵام دیمەشق سەحرایە یا بڵێن ڕێژەیەکی زۆر کەم نیمچە بیابانیە، ڕێژێکی زۆر کەم بارانی لێبار لە بەرامبەرە مەسەلەن پێنجوێن زۆر دوورە، بەڵام لەبەرەوەی پێنجوێن زۆر بەرزە لە ئاستی ڕووی دەرەوە. ینی ئێمە هەر لە کوردستانی خۆشمان ئەگە بەراورد بکەین لە بینی کەرکووک و سلێمانی تا پێنجوێن، کەرکووک لەبەرەوەی نزمە بەرزی لە ئاستی ڕووی دەریا، بۆیە ئاو هەوای هەرێمی کوردستان جگە لەوەی ئەکەوێتە بەر شەپۆلی دەریای ناوەڕاست و زەریای ئەتڵەسی فاکتەرە سەرەکیەکەی بەرزی و نزمیەکەیەتی واتە ناوچە شاخاویەکان. ئێمە گەباتە ئەم ناوچە شاخاویانە نەبووایە بە دڵنیاییەوە وەکو ناوەڕاست و باشووری عێراق ناوکەواتە فاکتەری بەرزی و نزمی ڕۆڵە بینێ. بۆیە ئێمە هەرچەند دوورتریشین لە دیمەشق و یا سووریا و ئەردەنوانە، بەڵام ئێمە زۆرتر بارانمان هەیە بۆ هۆی بەرزی و نزمیەکەی. زۆر باشە، ینی خوابی کام شەو لە 11 شەوەی تر شەپۆلەکە گەشتە لای ئێمە لە هەرێمی کوردستان چەند ڕۆژ دەخایەنێ؟ وڵا بەپێی ئینەکان 4 ڕۆژە خایەنێ، بەڵام عادەتەن چۆن ئێمە ئەمان و ئەمڕۆ ئەبێ باران دەست پێ بکات دوا ئەکەوێت لەو سەری شۆ شەپۆلەکە ئەشێ پێش کاتی خۆی ئیتر هەورەکە تەنکە بێتەوە یا ئەوەی کە پێیەتی بارانوێتی ئیتر بە حساب 4 ڕۆژە، بەڵام ئێمە ئێستا ئەمڕۆ بواە بارانەکە زووتر باتەیە
هەرچەند ئەو پێشبینیانە هەمیشە وردەکاریەکە لەوانەیە کە بڵاوکرێتەوە دقیقتر ئەوانەیە کە بڵاو ناکرێتەوە چونکە ئەوان حسابیەوەکەن خێرایی ئەتمۆسفیرەکە لە شوێنی خۆیەوە بە چەند ئەگاتە ئێرە ئێستا تەسەوری هەوڵجار تا دوسێ ڕۆژش پێش ئێستا تەسەور وا بوو دوانیەوە ڕۆ بکە بەس دیارە بەهۆی هێواشی یان کەمی خێرایی ئەتمۆسفیرەکە گەیشتۆتە ساعات 10 شەو باشە ینی کەمێک دواکەوتووە بە بەراورد بەوەی کە پێشبینی کرا نەترسی نەورەکەیان دزی بین بارانی هەورەکەیان دزی بین ئەم دیاردەیە زۆر باسەکرێت دکتۆر خۆ بە ڕوونی کەینەوە لە ڕووی زانستیەوە ینی هەر کاتێ دەڵێنەوە شەپۆلێکی باران بەڕێوەی 1-2 ڕۆژ بەر لەوە ئێمە ئاسمان هێرێمی کوردستان دەبینین ئابم هێڵە تەماویانە کە کەژناسەکان دەڵێن فڕۆکەیە و ینی هەندێک لە زانستیەکانی دیکەژەر دەڵێنەوە دووکەڵی فڕۆکەیە لە ئاسماندا بۆ هەی وەرزەکەەوە وا دەردەکەوێت ینی ئاسمان خەت دەبێتەوە هێڵە بێ و باز نەدەرەکەوێت لە ئاسمانە و هاوڵاتیش حەقی خۆیەتی بڵێ کاکەوە ئەمە چییە لە ئاسمانە ینی بۆ هەموو کاتێکە شەپۆلێ دێ ئام هێڵانە دەرەکەون لە ئاسمانە ئەنجش زۆر زاربینیمانە هەورەکە هاتووە تونی کردووە هەورە بروسکەش هەبووە نەباریوە بۆیە هاوڵاتی دەڵێ هەورەکەمانە دزن هەورەکەش نەدزن دەڵێن بارانی هەورەکە ئەدزن شتی وا هەیە لە حقەتە شتیوان نییە بەو معنە فراوانەی کە هەیە ئەمە با بڵێن دوو جار پێش ئەم سەرۆکەی ئێران پێشتر لە سەردەمی سەرۆکی پێشووە بانگەوازێک کرا کە گوایە هەورەکانە بن ئەمە ململانەیەکی سیاسیە لە بینی ئێران و تورکیا ئەم مۆزوعاش زۆرتر هەر لەوەیە ئەم جارەش پار یابیدایەتی ئەم ساڵجارێککە شتێککە کە ئەمە زۆرتر هەر ئێرانێڵێ ئێرانیش زیاتر من ئەوەی تێگەم پێم وانێ ئێران ئەوەنگە نەشارەزا بێ ئەوەنگە نەزان بێ ئەوەی تێگەم زۆرتر مەبەستی ئیخباری یعنی با بڵێم چاواشەکردنی لەوانەیە ئەوەی زۆرتر بێت ئەگەر نەڵێم بۆ خەڵکەکەی خۆیەتی بۆی بڵێ وایە ئەو بارانەی کە هەیە ئەزنا لە ئەسڵا ئێمە دوو شت هەیە کە ئەبێ بیزانین دیاردەی بارانبارین لە ساڵی 1990ەکانە بەریتانیەکان بیریان لەوە کردەوە کە ئێمە با بڵین ئێستا بە من بڵێ جوغرافیا ئێمە زانستی جوغرافیا پێماڵێ بارانبارین ئەبێ دوو مەرج هەبێ مەرجێکیان بوونی شێ مەرجێکیان بوونی دەنگکۆڵەیەک بۆ چڕبوونەوەی شێکە لە دەوری ئەوە بێ بە دڵۆپاو لە 1970ەکانە تقریبا 1990ەکانە ئەم پێشبینیە کراوەتیان باشە ئەگەر ئێمە شەیەک لە شوێنە دروستکەین بتوانین دەنگکۆڵەش بخەینە هەواوە کەواتە ئەو شێ چڕەبێتەوە ببارن لەوە بیریان لەوە کرۆ کە بارانی دەستکرد ئەکرێ لە ساڵی 1940ەکانە بە تەواوەتی تەطبیقیان کرد لە بەریتانیا لە بەڵێ کە بارانی دەستکرد هەیە اینجا ئێمە لێرە دووشت هەیە یعنی کە بڵێن زانستی جوغرافیە و زانستی کەش و هەوا گەیشتوتە دوو ئەنج تۆ هەمە توانی باران ببارێنی هەمیشە توانی باران ڕاگری بەڵام لە نیسبەیەک یا لە ڕووبەرێکی دیاریکراوی بچووکە کاڵێن بچووک یعنی لە ڕووبەرێکی بەقەر شارێکە یا بەقەر مەنتیقەیەکی فراوانە و گواستنەوەی هەور مەسەلەن ئێمە واتە سەورکەین هەورەیە بۆ سلێمانی و لە لێرەوە ئەیبەن بەرەو تورکیا شتی وانە شتی وا لە زانستانێ بەڵام هەیە هەورەکە هەبێ و نێڵن بیکا بە باران ئەمە تا ڕادەیەک ئەمیش بڵێ مەسەلەن ئێمە هینێکمان هەیە با بڵێن پلەیەکمان هەیە پلەکە دیاریکراونیە پێڵێن خاڵی شەونم واتە هەموو هەورێک بە پێی شوێنەکەی و بە پێی چڕێەکەی و بە پێی پلەی گەرمیەکەی لە پلەیەکە لە پلەیەکی گەرمیە بۆیە پلە گەرمیەکەش دیاری نەکەەوە مەسەڵەن ناڵێن لە سفرە لە سێە لە پێنجە لە دەیە ئەڵێن خاڵی شۆنم یعنی چی یانی لەو پلەیە ڕێژەی هەورەکە هەیە عەفو ڕێژەی شێیەکەمان هەیە دەن کۆڵەکانی چڕبوونەوەشمان هەیە لە یەک پلەیە ئەم چڕبوونەوەی ڕۆیە پێڵێن خاڵی شەونم کەواتە ئێمە ئەتوانین ئەگەر بۆ نمونە لە شوێنێک پلەی گەرما با بڵێن لە 20 پلەی سەدیە بەڵام خاڵی شەونم لە 20 تا دروستە بێ ئەشێ خاڵی شەونم لە 10 پلەی سەدیا دروست بێ یعنی مەقسەم وەیە دیاریکراونی باشە کاتێک ئەگەر لە مەنتیقەیەک لە 10 پلەی سەدیا دروستە بێت تۆ بە هۆی
هێزێکەوە بتانی پلەی گەرما بەرزکەیتەوەواتە خاڵی شەونمەکە ئەگەێنی بە سیانزە لەواتە هەورەکە جارێکیکە فشەڵەکەیتەوە ئەمە لە یەک منتیقەی بچووکە جاری وایە لە فلیمێکە جاری وایە لە با بڵێن لە حەفلەیەکی گەورەیە لە ئەمریکا بڵێن لە ڕوبەرێکی کراوەیە ئەیانەیە حەفلەیە بجێڕن تەسەورەکەن هەورێک چڕبوونەوە دروستەکە ئەتوانن لەو منتیقە بچووکەیە پلەی گەرما پلەی شەونم بەرزکەنەوە بۆی مەسەن لەو 3 سەعاتەیە باران نەبارێت ئەمە ڕاگرتن یا کەمکردنەوەیان دواخستنی باران بارینە بەس لە یەک منتیقەی بچووکە هی دووەمیان پێچەوانەکەیەتی تۆ هەورێکە هەیە یان شەیەکە هەیە بەڵام چڕبوونەوەی هینە بەهۆی کەمبوونەوەی دەنگکۆڵەکان لێرە دوو با بڵێن مادەی چیمیاییمان هەیە یەکیجانی یۆدیدی زیوە فرێنە ئاسمان و یۆدیدی زیو توانای کۆکردنەوەی هەڵمی ئاوی زۆرترە توانای یعنی ئێستا ئێرە لەم ژوورەیە هەڵمی ئاو هەیە بەڵام زۆر کەمە لە یۆدیدی زیوە ئەو توانایی هەیە هەرچی هەڵمەکانە لە خۆی کۆکاتەوە لە ناو دەنگکۆڵەکەیە زوو چڕبوونەوەکە دروستەکە یان ئێمە پێڵێن دووەم ئۆکسیدی کاربۆنی وشک وەکو سەهۆڵ وایە پلەی گەرمی زۆر ساردە پلەی گەرمی شەونمەکە نزمەکاتەوە دەنگکۆڵە یا با بڵێن هەڵمە ئاوەکەش لە خۆی کۆکاتەوە هەورەکە دروستەکە ئەیکاتە باران ئەم دوو حاڵەتە هەیە بەڵام ئەوەی کە پەیوەندی بۆ بێ تۆ بتانی ئەمە بەری بۆ شوێنێکی تر وە بە دوورایی مەسەلەن هەزاران کیلۆمەتر ئاخر 1000 کیلۆمەتر تۆ تورکیا بێوێ هەوری سلێمانی بەرێ بۆ شوێشتیوان مناڵێن چ وڵاتێک بەڵام کەواتە لە ڕووی زانستیەوە ڕێی تێچێ کە وا لە هەورێک بکرێت کە نەبێ بە باران بەڵێ شەپۆلێک نەبێ بە باران شەپۆلێکی گەورەنە شەپۆلی گەورەنە بەڵام ئەکرێ وا لە هەورەکە بکرێ نەبێ بە باران باڵێ لە ڕووبەرێکی بچکۆلەیە پلەی شەونم بەرزەکەیتەوە بە پێچوانە باڵێ باشە دکتۆر دوپرسیارم ئەم ساڵ زستانێکی سەخت و باراناویمانە بێ پاییزەکەی ڕۆی زستان و بارەکەی سەخت و باراناویە بێ وەڵی بە حەقەت سەخت نابێت چونکە تۆ ئەوە گەیشتوینەتە زستان هێشتا پلەی گەرمای مەسەلەن بەرزە ئێمە لە گۆڕانی ئاوهەوایە وشەیەکمان هەیە جاری وایە زۆر جار ئێمە ئەگەر لێم پرسم بڵێن گۆڕانی ئاوهەوا لە ڕووی ئینۆ ئەڵێم هاوین درێژە بێ لەسەر حسابی 2 مانگە ئینتیقالەکە کە پاییز و بەهارە زستانیش کورتە بێ لەسەر ئێمە ئێستا پاییزمان بەشێکی وەکو هاوین وا بۆ ئەوە گەرم بوو کەواتە زستانیشمان ئەچێتە پلەی پاییز لەبەرەوە نا زستانێکی سەختمان نابێ ئەو بۆ چوونەش کە جاران لە کوردەواری ئایان وەگەر هاوینێکی زۆر گەرم بێ زستانەکەی سار دەبێت ئەوە مەبەستەکە لەوە بووە هاوینەکە یعنی پلەیەکی گەرمای ئەمەنگە هەستیان بە گەرما کردووە لە بەرامبەرە زوو هەستیان بە سەرماکەوە ئەزان نا ئێمە ئێستا ئەبوایە 2 مانیش بواە پلەی گەرمای دەپلە و خوارد دەپلەمان بدیە ئێمە هێشتا نەماندیوە کەواتە بەم 3 مانگی زستانە ئەی پاییزەکەی چۆنە بێ دکتۆر وڵی پاییزەکەش بە دڵنیایی ببوورە وتم بەهارەکەی چۆنە بێ پاییزەکە زۆر زستانمان کردکەواتە زستانمان کورت و زۆر سەخت نابێ بەهارەکەی چۆنە بەهارەکەشی ئێمە تەمەناکەین بارانێکی باشی تیاابێ بەڵام زۆر زستانەکە ئەگەر درێژکراوەی شەپۆلەکانی زۆر بێ ئەگەری هەیە تا پاییزگە بەڵام کاتێک پلەی گەرما بەرزە بێتەوە لە بەهارە بە دڵنیای ئەم منتیقەیە بێتە ناوچەی پەستان بەرز لەبەرەوەی ئەو شەپۆلانی یەنە ئەم منتیقانە کەمە بنەوە بۆیە تەسەوەری ئەگەر یەک مەجای بچووکەمە بێ ئێمە گەورەترین مشکیلەمانەوەیە لەوانەیە لە بەهارێکە 3 باران ببارێ بەڵام 3 بارانەکە بە شەپۆلێکی زۆر لە مودەیەکی کورتایە کە ئەمە ژینگەیانە نییە یەکێ لە دیاردەکانی گۆڕانیاوەوە ئەمێ ئێمە هەموو پاییز 1 بارانباری بارانەکە ڕاستە تۆزێ زۆر بوو بەڵام ئەم بارانە ئەبێ لە 3 جارابێ یا لە 3 هەفتەی جیاوازە ڕووبە ئەمە یەکێکە لە شەپۆلەش بەم شێوەیە ئەم شەپۆلە تا ڕادەیە باشترە گە باتە 1 ڕۆژ بواە 2 ڕۆژ بواە مەترسیدارترە بوو چکە هەم ڕادەی داچۆڕانمان کەمە بێتەوە هەم ڕاماڵینمان زیاکە و هەمیش کانی و ئاوەکان توانایت تەغزیەکردنیان نامێنێ
سپاس دەکەم زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر هاوڕێیاسین پسپۆری جوگرافیا سپاس بە بەشداریکردنێک وەکو تۆ هەمومان تەمەناکەین هیوامان وایە کە بارەکەی تەڕ و بارانایی بێلانی کەم وەکو پاییزەکەمان ڕۆی سپاس دەکەم سپاس بۆ ڕوونکردنەوەکانت خۆشویستان بە یارمەتی ئەو کارانم بەرنامی پرسە ڕۆژتان پێشکەش کرا تا پێتانەگەینەوە کاتێک خۆش.